جامە بەسمە گفتوگۆی زیاتر لەسرم پرسە بکەم بەڕێز مصدق پور بەڕێوەبەری ناوەندی ئێرانی عەرەبی بۆ لە کۆڵینەوە استراتیژیەکان و پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ڕاستەوخۆ لە تاران لەگەڵمانە. بەڕێز مصدق زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 لێدوانی زۆر دژبەیەک دەبینین. ترامپ دەڵێت کە لە ڕێکەوتن و دانوستان زۆر نزیکین. عراقچی وەزیری دەرەوەی ئێران دەڵێت هیچ دانوستانێک نییە. ئێوە چیڵێن لەم بارەیەوە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوە من سڵاو لە ئێوە ئێوارەتان باش من بۆ وەڵامی پرسیارەکەت دەبینین کە ئاسۆکان داخراون هیچ ئاسۆیەک نییە بۆ دانوستانی نێوان ئەمریکا و ئێران پەرەسەندێکی مەترسیدار هەیە لە ئاڵۆزیەکان لە نێوان هەردوولادا هەردوو لە دەڵێن لەو جەنگەدا شکستمان نەیەناوە دەبینین ئاڵۆزیەکان زیاتر دەبن و ئەگەر بەردەوامیش بێ دەرەنجامەکەی کارەساتبار دەبێت بۆ بڕواایە من ئەمریکا دەیەوێت مەرجی خۆبەدەستەوەدان بەسەر ئێران بسەپێنێ ئێران شەما قبول ناکە چونکە داواکردنی خۆبەدەستەوەدانی ئێران نابێتە مەرجێک بۆ دانوستان چونکە بە گوێری مافە نێودوڵەتیەکان ئێران مافی خۆیەتی کەرستەی ئەتۆمی بۆ مەبەستی ئاشتیانە هەبێت و ترامپیش لەوە تێدەگات بینیمان لە ساڵی 2015 ڕێکەوتنامەی ئەتۆمی واژۆکرا ئێران ئەو ڕێکەوتنامەی قبول کرد ڕازی بوو پیتانی یۆرانیۆم بۆ کەمتر لە 3 کەم بکاتەوە بەڵام ترامپ هات ئەو ڕێکەوتنامەی هەڵوەشاندەوە و لێی هاتە دەرەوە دوای ئەمە دانوستان کرا ترامپ مێزی دانوستانەکەی جێهێشت و بووە شەڕ بڕیار بوو لە جنێڤ دانوستانێکی دیکە بکرێ لەوانەوە بوو بگەن بە ڕێکەوتنێک بەڵام ئەمریکا دیسان ئەو دەست درێژەیە کردەوە پێتان وایە ئەمریکا چی متمانەی بە ئەمریکا نییە ئەمریکا دەیەوێت ئێران خۆی بەدەستەوە بدات چونکە لە بڕواایەدایە ئێران ماوەتەوە لە بڕواایەدا کاریگەری هەیە لە ناوچەکە بۆیە دەیەوێت ئێران خۆی بەدەستەوە بدات سیستەمە موشکیەکان و بەرگریەکانی ڕادەست بکە پرۆگرام ئەتۆمیەکەی ڕادەست بکە ئەو پرۆگرامە بەتەواوی هەڵبۆشێنرێتەوە هەروەها داوا دەکات ئێران پشتیوانی لە هاوپەیمانەکانی نەکات کە دژی داگیرکاری ئیسرائیلین ئەم مەرجانەش مەرجی ئێران ئێرانیش بە پێچەوانەی ئەمریکاوە مەرجی هەیە ئێران داوا دەکات دەست درێژیەکان بە شێوەیەکی بەردەوام ڕابگیرن واتە لە ئایندەدا دووبارە نەبێتەوە پێویستە ئەمریکاش سۆگەری بۆ ئێران دابین بکە دڵنیایی بۆ ئێران دابین بکە هەروەها ئێران مافی خۆی هەبێت پرۆگرامێکی ئاشتیانەی ئەتۆمی هەبێ جگە لەوەش سەروەری بەسەر گەروی هورمزەوە هەبێت ئێران قبول ناکات بە تەواوی قبولی ناکات جبەخانە موشکیەکەی هەڵبۆشێنێتەوە چونکە هێزی مقاومەی ئێرانە ئەمانە مەرجەکانی ئێران بۆیە مەرجی هەردوو لە دژی یەکدین ئەمە شوای کردووە ئاسۆیەک نەبێ بۆ دانوستان ئێستا هەوڵی نێودەوڵەتی هەیە بۆ کەمکردنەوەی دۆخەکە کەمکردنەوەی ئاڵۆزیەکان دۆخەکە ئارام بکرێتەوە بەڵام ناگەینە دەرەنجامێک بەهۆی ئەو عەقڵیەتی ترامپ هەیەتی چونکە ترامپ دەیەوێت لەو جەنگە بەردەوام بێت ئەمڕۆ تەبێژی کۆشکی وتی ئەوەی کە ئێران لە ڕاگەیاندنەکانەوە دەیڵێ زۆر جیاوازە لەوەی کە لە ژوورە داخراوەکان لەگەڵ ئەمریکا باسیەکە پێتان وایە گفتوگۆی نهێنی و میان ڕەوانە هەبێت لە نێوان ئێران و ئەمریکا ئێستا بۆ وەستاندنی ئەم شەڕە؟ ئێران کراوەیە بۆ دانوستان بێ هیچ گومانێک ئێران کراوەیە بۆ ئەنجامدانی دانوستان بەڵام دانوستانێک نەبێ کاریگەر نەبێت دانوستانێکی دادپەروەرانە و
کاریگەری دەوێت کارامە بێت مەرجێک بەسەری نەسە پێندرێت خۆی بەدەستەوە بدات ئێران لەسەر مەڕژدا بەڵام ئەمریکا ئەوەی ناوێت ئەمریکا دەڵێ گفتوگۆ و جموجۆڵ بۆ دانوستان هەیە لە پشت پەردەکان دانوستان هەیە بەنهێنی بەڕێوەدەسێ ئەم قسەیە ورد نییە چونکە کۆدەنگیەک هەیە لەلایەن سەرکردایەتی سیاسی و سەربازی و یاسادانان لە ئێران کە ئەم قسانە ڕەت دەکەنەوە وەزیری دەرەوەی ئێران ئەو دانوستانانەی چەندین جار ڕەت کردەوە بۆیە ترەمپ دەیەوێت ئەم قسانە بۆ ناوخۆی ئەمریکا بە بازار بکات و برەوی پێ بدات دەیەوێت کۆتایی بە جەنگەکە بێنێت لێرەدا چونکە گەیشتوەتە بربەستێک ڕێگاکەی داخراوە بۆیە لەوانەیە لێکەوتەی سیاسی هەبێ و ڕنگدانەوەیەکی نەرێنی لەسەر ترەمپ هەبێ لە ئەمریکا و تەنانەت لەسەر نەتەنیاهۆش لە ئیسرائیل بۆیە دەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو جەنگە بوەستێت بەڵام بە شێوەیەک ڕوویان بمێنێت بێنە ناو خەڵک ئاشتیان دەوێت ڕاستە ئێران ئاشتی دەوێت ئەو قسەی ڕاستە کە ئەمریکا دەیکات ئێران ئاشتی و دانوستانی دەوێت و هەمیشە دەڵێ گفتوگۆ باشترین ڕێگە چارەیە بۆ کۆتایی هێنان بۆ قەیرانە بەڵام قسەی ئەمریکا تەنیا بۆ برەودانە بۆ ناوخۆ لەو بڕوایەدانیم ئێران دوو قسەی هەبێت و بەنهێنی لەلایە قسە بکات و لەلایەکی دیکەش بە ئاشکرا بڵێ جەنگی دەوێت ئەم قسەی ڕاستی گەڕوا بێت پێت وایە چارەنووسی ئەم جەنگە هێشتا لەنێو کۆڵانێکی داخراودایە بەڵێ ئەو جەنگە ئێستا هیچ ئاماژەیەک نابین بەداخەوە هیچ ئاماژەیەک نابینین پێمان بڵێ ئەو جەنگە بەو نزیکانە کۆتایی دێ بە تایبەتی ئێران هەست دەکات کە بەرگری لە خۆی کردووە قۆناغە سەربازیەکەشی بەسەر دوو قۆناغدا بەش دەبێت ئۆپراسیۆنە سەربازیەکەی قۆناغی یەکەم ئەوە بوو هەموو موشەکە استراتیژیەکان موشەکە استراتیژیەکانی ئەمریکا لاواز بکات و توانای بەرگریان نەمێنێت چونکە ئەو موشەکانە استراتیژین توانای تێکشکانی موشەکانی ئێرانیان هەیە بۆیە ئێران موشک و درۆن ئاراستە دەکات واتە ئەو موشەکانەی کە ئێران ئاراستەی دەکات کەڵکیان نەماوە سکرابن تەنیا بۆ لاوازکردنی سیستەمی بەرگریە تا زیان بە بەرگری ئابووری ئەمریکا و ئیسرائیل بگەێنێت لە ڕووی سەربازیەوە دەیەوێت توانەکانی بەهەدەر بدات بۆیە ئەمریکاش هەموو ئەو موشەکانەی بەکارهێناوە لە کۆریای باشوور لە ژاپۆن لە ئیسپانیا بۆ ئۆکرانیاش سیستەمی بەرگری لەوێ کشاندوەتەوە هێناویێتە ناوچەکە ئێرانی شێرش دەکاتە سەر وڵاتانی کەندا و چونکە ئامانجی لاوازکردنی سیستەمی بەرگریە ئێستا ئێران دەبینێت کە توانای بەرگری زۆر لاواز بووە ئێستا پێی وایە بە ئاسانی دەتوانێت ئیسرائیل بپێکێت ئاسان ئەو موشەکانە دەگەنە ئیسرائیل بۆیە ئێران لە قۆناغی یەکەمی پلانەکەی سەرکەوتوو بووە لە قۆناغی دووەمیش دەزانێت لە قۆناغی دووەم گورزی کەمەرشکێن لە ئیسرائیل و ئەمریکا بوەشێنێت زیانێکی زۆری پێبگەێنێت تا ڕادەی جەنگ هەمان هەڕەشە دەکات دەڵێت ئەگەر ئێران لەگەڵمان نێتە دانوستان و ڕێکەوتن نەکات ئەوە دواتر شەڕەکە زۆر تونتر دەبێت لە ئێستا لەو بڕوایدانیم ئەم جەنگە جەنگێکی گەورەتر بێت لەوەی ئێستا لە ئارادایە چونکە دەیانێت دورگەیەک داگیر بکەن ئەمەش زۆر بە دووری دەبینم هێرشی زەمینی لە ئێران بکرێت چونکە ئێوە دەزانن هەموو برایە کوردەکان لە کورد ژیاون و دەزانن لە سەردەمی ستەمکار سەدام حوسێن دەزانن شارەزای سنووری ئێرانن دەزانن سنوورەکانی هەمووی ناوچەی شاخاویە ناوەڕاستەکەشی بیابانێکی گەورەیە ڕوبەر ئێران ملیۆنێک و 600,000 کیلومتر دووجایە بۆیە هێرشی زەمینی ڕوونادات جگە لەوەش ئێران هەڕەشە دەکا ئەگەر ئێران هێرشی زەمینی بکرێتە سەر لایەن ئەمریکاوە دورگەی خارک داگیر بکرێت لایەن ئەمریکا یاخود هێرشی زەمینی بکاتە سەر گەروی هۆرمز یان هێرش بکاتە سەر دامەزراوە نەوتیەکانی ئێران لە بەرامبەردا ئێران هەموو دامەزراوە نەوتیەکانی ناوچەکە بە ئامانز دەگرێت
کە ئەمریکا وەبەرهێنان لەو دامەزراوانە دەکات واتە هەموو پاڵاوگەکان بە ئامانج ناکرێن بەڵکو پاڵاو ئەو ناوچانە ئەو شوێنە نەوتیانە بە ئامانج دەکرێن کە ئەمریکا وەبەرهێنانی لێی هەیە سەرەڕای ئەوەی ناوچەکان لە کوێن ئێران بە ئامانج دەگرێت هەڕەشەکەی ئێرانی زۆر ئاشکرایە و ڕاستیە بۆی وڵاتانی ناوچەکە و ئەوروپاش ناچار بکەن فشار لەسەر ئەمریکا دروست بکەن و هێرش لەگەڵ ئێران لەسەر ئێران بەردەوام نەبێ پەرستنی ئاڵۆزیەکان بەردەوام نەبێ ڕاستە کە گەروی هورموز بە تەواوی دانەخراوە نیمچە داخراوە بەڵام نرخینەوە زۆر بەرز بووەتەوە هاوسەنگی ئابووری لە جیهان تێکداوە ئێستا قەیرانی وزە دروست بووە قەیرانی خۆراک دروست بووە قەیرانی سیاسی خەریکە ئێستا وەکو باهۆزێک جیهان دەگرێتەوە لە وڵاتانی ئەوروپاش و ڕۆژئاواش وڵاتانی ئەوروپا بۆ نمونە هەریەک لە فەڕەنسا ئیسپانیا ئیتالیا ڕێگە نادەن فڕۆکەی جەنگی بە ئاسمانیاندا تێپەڕێت و هاوکاری بۆ ئیسرائیل بگەێنن چونکە دژی ئەوەن ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران ئێستا هەموو جیهان خەریکە دوور دەکەونەوە لە سیاسەتی ترامپ لە سەردەمێکە ئەو سیاسەتانە جێبەجێ دەکە کە لە بەرژەوەندی خۆیدا نییە ئێرانیش گرە لەسەر و بابەتە دەکات بۆیە ئێمە هیواخوازین چارەسەرێک بۆ قەیرانە بدۆزرێتەوە. سپاس بەڕێز مصدق پور بەڕێوەبەری ناوەندی ئێرانی عەرەبی بۆ لە کۆڵینەوە استراتیژیەکان لە تاران میوانی کوردستان 24 دەستخۆش.